ئەمە ئێستا لە گەری حەریبەجین وەکو خەرکەی بەهارە هاتنە گەشتە چی بکەینەوەی هەندێک وێنەی جوان بگرین وەکو ئەو خەرکەی دیمەنی ئێرانش دیمەنەکی جوانە خۆتان دەبینن خەرک زۆر ڕووی تێکردیە وێنەی ئەگری ئەمەش هەر خەرچی خەلیفان و مەترە سۆران ئەوانە حەزەکەن لێرانە زوو بێن عەکسی بگرن. ئەگەر باران زۆر باری هەندێکی دەبی ئاوەکە زۆرتر دەبی لە شاخانە دێتە دەرێ تەبەن ئەو ئاوانە ئاوی خوایە ئەگەر هەتا باران باری زیاتر بەێ وەڵڵی عالەم دادەبەزی لێرانە لە وێنەگرتنێ و ئەوە شاخ و داخەکی جوانە و لە خوای بە زیاد بی ها وەڵڵاهی گەلک ئاوەکی زۆرە لەگەر نەورۆزار عالەم هەمووی پڕی ئەو گەری و ئەو شاخ و داخەی دەبی هەمووی لۆکەی فستەیفی خۆی ها ئەم ئاوە وەکو ئەیبینن شوێنێکە بەس بەهارانە ژێتەوە ئێمە لە منتیقی ئاغجر وەکو گەشتیار ڕوومان کردوتە منتیقەکە ئێستا لامانداوە دیمەنێکی جوانی هەیە لە حکوومەتش داواکارین کە شتێکی جوان بۆ منتیقەکە بکە ئەم شوێنێکە یعنی ئەگەر بێت و بایەقی پێ بدرێ شوێنێکی گەشتیاری جوان دیمەنێکی جوانە بەخشێ بە وڵاتەکەشمان بە هەرێمەکەمان ئەم ئاوە زیاد سرنجی ڕاکێشاوین ئەم ئاوە کە دێتە خوارە و مەنزەرێکی جوانی ئەگە بکرێت سیمایەکی جوانی بۆ دروست بکرێت شوێنێکی پوختەی بۆ بکرێ یعنی مەنزەرەیەکە لە هەموو ئەوروپایە لە زۆربەی وێنەکانە ئەگە ببینی مەنزەرێکی وا جوان دەرەکەیە کە سەدەها کۆمپانیا ئیشی لەسەرەکە بەڵام ئەم وەکو هەرێم بایەخێکی وای پێ نەدراوە. وەڵام هاتە ڕسمی گرتن خواردنی خوارێرە و جەوەکی زۆر خۆشە تەبیعەتە خۆشە ینی هەرسە کوردستان هەراوها خۆشە ینی من لە شاری دۆکەوە هاتووم گەلی عەلیڤەر جێکی زۆر خۆشە وەڵای جوانێکی زۆری تێدا هەیە ئاوەکەی زۆر جوانە خەڵک دێت سەلفی لێ دەگرێ ڕسمی لێ دەگرێت جێکی زۆر خۆشە. ئەمژی ئەv 4 ساڵێمە هەولێرێ ئەv ئەوەل ساڵە ئەم دەردکەبن ئەمژیش خۆرە هاتن vê bajarê got gelekî xweş e alemê qiseyekî bajarê soranê gelekî xweş e em jî hatin me temaşe kirin me xwarinanî me xwar zor yanî feelen ciwan e ev kolan e هەرێوە لە هاتینە ڕسمان بگرین و لێرکوانە و جێکی گەلە خۆشەم لە هەولێر بەخۆم ڕاتمە ئەوەی کەم جارە بە